آخر ئەوان تەڵەبیان لە تۆ کردیان لە کچەکەی لە منیان کردی هیچ فەرقی نییە چیان لە کچەکەیداوە کرد چ تا بدەوە ئەم تۆمارە دەنجە دەری دەخات ڕێبەر ئەحمەد ئەو کاتی لە سەرکی پاراستن بووە لە ڕێگەی ژنانی سۆزانیەوە هەوڵی ئابڕوبردنی بنەماڵی شێخی سیاسی لە کوردستان داوە. ئەم قسانە ئێستا بوونەتە بەشێک لە هاشتاکی چالاکوانە عێراقیەکان و لە سەدر دەپرسن ئایا دەکرێت کە سێسی خوڕی ئیسرائیل و گوێ لە مستی بارزانی و تێوەگلابێ لە کاری ئابڕوبەریەوە بچێتە باڵاترین پۆستی سەرۆکایەتی عێراق؟ با گوێرەی ژیاننامەی ڕێبەر ئەحمەد ئەو پاشخانەی هەیەی تەنها کاری سیخوڕیە لە ناو دەستگای پاراستن، بۆیە هیچ پاشخانێکی سیاسی و دیبلۆماسی دیاری نییە. تەنانەت تا ساڵی 2009 کەس نەیدەزانی کەسێکەیە بە ناوی ڕێبەر ئەحمەد. ڕێبەر تەنها ناوێک بووە، ناوی لە پاڵ دەیان تۆمەتی وەکو سیخوڕی وازاردانی چالاکوانان و ڕۆژنامە نووسان وازاری خوازان داهات. بە گوێرەی راپۆرتێکی نووسینگەی نێچیروان بارزانی، ڕێبەر ئەحمەد وەکو یەکێک لە ئەندامانی دەستەی بەڕێوەبردنی ڕێکخراوی شانەدەر ساڵی 1995 بەرپرس بووە لە دزینی 1 ملیۆن دیناری سویسری کە بۆ ئەوەدانکردنەوەی ناوچەی بارزان تەرخان کرابوو. لەگەڵ دزینی ئەو کەلوپەلانەی بۆ بارزانیەکان دابین دەکرێت. بۆیە هەرو ساڵە نێچیروان بارزانی سزای ڕێبەر ئەحمەد دەدا و دەری دەکات لە ڕێکخراوەکە. ئێستا ڕێبەر ئەحمەد بەو پاشخانەوە بەرەو باڵاترین پۆستی کۆماری دەڕوە لە پێشەوەی شەڕی سەدر و بارزانیدایە لەگەڵ یەکێتی و شیعە. ئەگەری دەرچوونی ڕێبەر ئەحمەد زۆر لاوازە، بەڵام باگەری لاواز دەربچێ عێراق و کوردستان دەچنە چەقی بۆتەیەک لە ئاگر و خوێن کە ئێسخانی پارتی پێش هەمووان ورد و خاشەکە.